گوێگیران و بینەرانی دەنجی ئەمریکا بەخێر بێنەوە بۆ دیدارێکی تایبەتی بەشی کوردی دەنجی ئەمریکا. میوانی ئەم جارەمان بەڕێز مایکەمیتەیە کە یەکێکە لە شارەزایانی بواری کوردی لە واشنگتن، هەروها چەندین ساڵی ژیانی تەرخان کردووە بۆ ناساندنی دۆزی کورد لە واشنگتن. بەڕێز مایکەمیتەی زۆر بەخێر هاتنە دەکەین بۆ دەنجی ئەمریکا. زۆر سپاس. هەروەکو لە سەرتاداوتم بەڕێستان بۆ چەندین ساڵ خەباتان کردووە بۆ ناساندنی دۆزی کورد، هەروها ئەو پرسانەی کە بە کوردەوە گرێدراون لەوانە کاریگەری دەمدرێژی بەکارهێنانی سەرچی کیمیاوی لە شاری هەڵەبجە. دەکرێت پێمان بڵێ کەی ئاشنا بووی بە کورد وەکەی دەست کردووە بە خەباتکردن بۆ دۆزی کورد؟ Well, my first contact actually with the Kurds was in 1975 when Mullah Barzani came to the United States and was introduced to my father. یەکەم پەیوەندیم لەگەڵ کورد لە ساڵی 1975 بوو. لەو کاتی مەلا مستەفا بەرزانی هاتە ئەمریکا و باوکمی ناسی. بەڕاستی هەرگیزە و چیرۆکانە لە یاد ناکەم کە باوکم دەربارەی مەلا مستەفا بەرزانی و کورد بۆی دەگێڕامەوە. و چۆن هەنری کیسنجەر وەزیری دەرەوەی ئەو کاتەی ئەمریکا و شای ئێران خیانەتیان لە کورد کرد. لەبەرەوە هەر لە تەمەنی لابێتیمەوە ئاشنای کورد بووم. اینجا لە ساڵی 1970ەوە زیاتر کوردم ناسی کاتێک لە کۆمیسیۆنی هلسینکی کۆنگرسی ئەمریکا کارم دەکرد و لە کارەکەمدا سەنگیم خستبووە سەر تورکیا. ئیدی بەهۆی ئەمەوە بۆ یەکەم جار پەنابەرانی کوردستانی عێراقم بینی ئەوانەی لە تاو هێرشی چەکی کیمیایی بەرەو تورکیا هەڵا هاتن. جا بۆیە هەر لە زووەوە ئەگاداری ئازار و مەینەتیەکانی کوردم و ئەو هەستم لە لا دروست بووە کە پێویستە هاوکاری کورد بکەم. بەڵێ بەڕێز دەمیتەی باسی سیاسەتی ئەمریکات کرد بەرامبەر بە کورد لە ساڵانی هەفتاکان. هەتا ئەمڕۆژ ژمارەیەکی زۆر لە کوردان نیگەرانن کە حکوومەتی ئەمریکا ڕێبازێکی یەکگرتووی نییە بەرامبەر بە کورد، بەڵکو لە چوارچێ وڵاتانی کورد تیایدا دەژین مامەڵە لەگەڵ کورددا دەکات. بەڕێستان وەکو شارەزایکی ئەمریکایی ڕێبازی ئەمریکا ئەمڕۆ بەرامبەر بە کورد چۆن هەڵدەسەنگێنێت؟ Well, on one level, it's understandable that the United States deals diplomatically with the governments of the countries. خۆی لەلایەکەوە دەتوانیت تێبگەیت بۆ حکوومەتی ئەمریکا دیبلۆماسیانە مامەڵە لەگەڵ ئەو وڵاتانە دەکات کە کوردیان تێدایە. بەڵام لە لایەکیشەوە بۆ کورد جێگەی مەخابنە کە ئەمریکا لە چوارچەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران و سووریا و عێراق و تورکیا مامەڵە لەگەڵ مەسەلەکانی کورددا دەکات. بە بڕای من ئەمە سیاسەتێکی کوردبینانەی ئەمریکایە کە هەرچەندە لە ڕووی دیبلۆماسیەوە سیاسەتێکی شیاوە، بەڵام کورد ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر گرنگ لە سەرانسەری ناوچەکەدا دەبینێت، بەڵام سیاسەتی ئەمریکا لەو بارەیەوە سنووردارە و هێندە کاریگەر نییە. ئەمەش بۆ خۆی جێگەی داخە چونکە تەنانەت خزمەتی ئەو بەرژەوەندیانی ئەمریکاش ناکات کە بۆ ناوچەکە ڕایگەیاندووە وەکو سەقامگیری و ڕوبەڕووبوونەوەی توندڕەوانی ئیسلامی. پاشان شکستهێنانی ئەمریکا لەوەی بە شێوەیەکی گشتگیر و کاریگەر مامەلە لەگەڵ کورددا بکات لە بەرژەوەندی هیچ لایەنێکدا نییە، تەنانەت بە خودی ئەمریکاشەوە. Doesn't benefit anybody, including the United States. بەڕێزەمیتەی لەو کاتێک کە بەڕێستان بەڕێوبەری گشتی ئینستیتوی کوردی بوون لە واشنگتن، هەستان بە ئەنجامدانی لێکۆڵینەوەیە کە ماوەی چەند ساڵی خایاند بۆ زانینی کاریگەری بەکارهاتنی چەکی کیمیاوی لە شاری هەڵەبجە، کاریگەری دەمدرێژ لەسەر تەندروستی قوربانیانی ئەو شارە. دەکرێت بە کورتی بۆمان باسی لەکەڵنەوەکەتان بکەیت؟ Well, the research stemmed really from an effort to try and help the people of Halabja who ئامانجی لێکۆڵینەوەکە یارمەتیدانی خەڵکی هەڵەبجە بوو کە 10 ساڵ دوای هێرشی چەکی کیمیاوی هێشتا بەدەست کێشەی مەزنی تەندروستیەوە دەیان ناڵان. پرۆفیسۆر کریستین کازن لە زانکۆی لێڤەرپۆل پشتیوانی ئینستیتیوتی کوردی لە واشنگتن بەدەستهێنا بۆ هاوکاریکردنی قوربانیانی هێرشی چەکی کیمیاوی وەزانینی کاریگەری درێژدەمی ئەو چەکانە لەسەر تەندروستی دانیشتوانی ناوچەکە. لە لێکۆڵینەوەکەدا بۆمان دەرکەوت و دواتر پشتڕاست کرا کە مادەی کیمیاوی وە گازی خەردەل و سارین و تابوون و VX لە سەدان هێرشی کیمیاویدا لە دژی خەڵکی سیڤیلی کورد لە گوندەکان بەکارهێنراون. هێرشەکانیش لە بەهاری ساڵی 1970ەوە هەتا پاییزی ساڵی 1970 بەردەوام بوون. خەڵکی زۆر ئاشنای هێرشی ڕۆژی 11 ئاداری ساڵی 1970 ئەوەی کرایە سەر شاری هەڵەبجە کە بەهۆی 3 هەتا 5,000 کەس دەم و دەست کوژران. بەڵام خەڵکی کەمتر شارەزای هێرشەکانی تری بە چەکی کیمیاوین کە بە بڕای ئێمە ژمارەیان دەکاتە زیاتر لە 200 هێرشی کیمیاوی کە لە دژی کورد لە ناوچەکانی دیکە کراون.
ئەمانەش هەمویان کاریگەری درێژدەمیان هەبووە لەسەر تەندروستی خەڵکی ناوچەکە، وەک توشبوون بە نەخۆشی شێرپەنجە، لە دایکبوونی منداڵانی کەم ئەندام، نەخۆشی چاو و پێست و کۆئەندامی هەناسەدان. Context of the attacks. بەڕێز مایکەمیتەی شارەزای ڕێبازی دەرەوەی ئەمریکا بە تایبەت ڕێبازی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا هەروەها بەڕێوەبەری گشتی پێشووی ئینستیتیوتی کوردی لە واشنگتن زۆر سپاسی بەڕێستان دەکەین. Spas.